جوڵەکەمان تایبەتە بە چالاکردنی سۆری خوێن. دیارە ئێستا هەموو ماسوولکەکانتان ئامادەیە بۆ ئەم جوڵایانی ئەمڕۆوە لە داهاتووشە کە ئەنجامی ئەین. ئێستا دەسەکەین بە خۆگەرمکردن هەکو سەرەتا و لەگەڵمان بن بۆ جوڵەکانی دواتر. فرن. ئێستا هەکو سەرەتایەک دەسەکەین بە خۆگەرمکردن زۆر لەسەر خۆت بۆ ماوەی دقیقەیەک بۆ 2 دقە ئەم جوڵەیە وەکو خۆگەرمکردن و خۆ ئامادەکردن بۆ جوڵەکان ئەبێ ئەنجامی بیت. بەردەوام بە. باشە. ئێستا دەسەکەین بە جوڵە یەکەم کە ستێپێ بەرزتر کە قاچ بەرزەکەینەوە تەواو بۆ سەرەوە قۆڵیشە لەگەڵیا. تەواو قۆڵە بەرزکەرەوە لەگەڵیا و ئەژنۆکانە زیاتر بەرزەکەیتەوە بۆ ئەم جوڵەیە. ئەمە ژماردنی لەگەڵان نییە، ئێمە ئەتوانین بە کات حسابی بۆ بکەین. کاتەکەشی ماوەی ئەگەر بتوانی یەک چرکە ئەفو یەک خولەک ئەنجامی بیت زۆر باشە بێت. باشە. ئێستا چینە سەر جوڵەی دواتر، جوڵەی دووهەم کە ستێپێکە بۆ پێشەوە هەنگاوە نیت ئیتەوە دواوە. دواوە. تەواو قاچەکانە بەرزەکەیتەوە لەگەڵیا. خۆ ئەگەر مۆسیقایەکیشی لەگەڵا بێ زۆر زۆر باشە بۆ ئەوەی زیاتر ئارەزووی بۆ جوڵەکە هەبێت. بەردەوام بە. بەردەوام بە. سێ هەنگاو ئەنیت، هەنگایە بۆ پێشەوە، هەنگاوێ گەڕیتەوە ناوڕاست، هەنگایە بۆ دواوە، هەنگایە بۆ ناوڕاست و هەنگاوێ بۆ پێشەوە بەم شێوازە. بەردەوام بە. دواتر پشوویەکەی سێ هەناسەی قۆڵ هەڵەمژیت تاوەکو پشوویەکی باش بیت، سێ هەناسەی قۆڵ. دواتر جوڵەکە ئەکەین بۆ تەنیشتەکان کە دەست پێەکەین. دەستی ڕاست لەگەڵ قاچی ڕاستە چەند بتوانی بۆ سەرەوە. ئەمەش بۆ 30 سانیە ئەم جوڵەیە ئەنجام بی زۆر سوودی هەیە. بەردەوام بە. زۆر باشە. بەردەوام بە. پاشان قاچی چەپێ دەست پێەکەی مەوەستە یەکسەر یەکسەر لەگەڵ ئیقاعا زۆر باشە. بەردەوام بە. ئەمەش هەر 30 سانیە ئەمەش ئەم جوڵەیە ئەنجام بی بۆ بەردەوامی ماسوولکەکان سوودی زۆر لێ وەرەگرێ. بەردەوام بە. زۆر باشە. باشە. سراحەتەکەی سێ هەناسی قۆڵ هەڵەمژیت. ئەم جوڵانی کە ئەنجامی ئەین بیری نەچێت بەپێی توانای خۆت. سۆڕی خوێن چالاکە بێ لێدانی دڵڕزیە ئەکا پێویستی بە ئۆکسجینی زیاترە. ئێمەش ئامانجەکەمان ئەوەیە. بەردەوامە بین. جوڵەی دواتر لە هەردوو دەسمان بە هەنگاو یەک دوو یەک دوو یەک دوو واتە ڕاست ناوڕاست چەپ یەک دوو یەک دوو. بەردەوام بە. بەردەوام بە. یەک هەنگاو بۆ لای ڕاست هەگەڕێیتەوە ناوڕاست ئەنجا. بەردەوام بە. یەک دوو یەک دوو یەک دوو یەک دوو یەک دوو یەک دوو. زۆر باشە. لەجێ خۆتە هەر مەوەستە پێشتر پشۆکەمان تەنها بە هەناسەدان بوو. ئێستا پشۆکەمان بەوەی لەجێ خۆتە جوڵەکە وەکو هەروەلەیەکی سووک یا خڕۆشتنێکی ئاسایی ئەنجامی. دواتر کۆتا جوڵە ئەوەیە کە دەستمان بۆ سەرەوە قاچەکانمان بۆ دواوە. یەک دوو یەک دوو یەک دوو. بەردەوام بە. یەک دوو لەگەڵ ئیقاعە یەک دوو یەک دوو یەک دوو یەک دوو. ئەمەش بۆ ماوەی 30 سانیە ئەم جوڵەیە ئەنجامی